لە پێش هەڵبژاردننی سینۆ حیزب ئۆپۆزیسیۆنەکانی کوردستان زۆر هەوڵیاندا خەڵک هەم بدەن تا بەگەرم و گوڕیەوە بەشداری لە پرۆسەی دەنگدان بکەن بۆ ئەوەی ئەو پیلانی هەردوو حیزبی دەسەڵاتدایان ڕشتووە بۆ تەزویرکردن پوچەڵی بکەنەوە بەڵام بەدەمەوە هاتنی هاوڵاتیان بەدەم بانگەوازەکەی لایەنە ناڕازیەکان بەو جۆرە نەبوو ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵ ئیسلامی کوردستانیش دەڵێت لە هیچ شوێنێکی دنیا نیە دەسەڵات بەردەوام نەهامەتی بۆ خەڵک بهێنێت و ڕێژەی کورسەکانیشی بەرز بێتەوە بۆیە هاوڵاتیان بەرپرسن لە کەمکردنەوەی دەنگەکانی ئۆپۆزیسیۆن و زیادبوونی حیزبەکانی دەسەڵات تەنها ئەوە لێرە بەو شێوەیە یعنی تو بزانی وەسعکە ئاوایە بارودۆخی هەرێم ئەوها نەگونجاوە و ئەو دوو دەسەڵاتە بەردەوامی استیقلالی دەسەڵات دەکەن خەڵکیش پاڵی لێداتەوە نەچێ بۆ دەنگدان ئەو کارە سات دروست دەکات ئێمە هەموو جارە شەڕمان لەسەر ئەوەیە لەنچوونی خەڵک و لە تەزویری دەسەڵات بە پێچەوانەوە لایەنی ئۆپۆزیسیۆنیش دەنگی کەم دەکات ینی ئەمە لە هیچ وڵاتێکا بەو شێوەیە نییە هیچ خزمەت گوزاریەک نەکەی هیچ خزمەتێکی ئەم خەڵکە نەکەی تا ئێستا ئاو کارەبا و خزمەت گوزاریەکانیشی نەبێ و دەنگی زیاد کە نازەمەوە چ زیادەکە بە تەئکید لەو فەراغەی کە ناومێدی خەڵکە و خەڵک ناچێ بۆ دەنگدان و ئەوانش لە زیاتی خەڵک تەزویری بۆ دەکەن بەرزبوونەوەی ڕێژەی کورسەکانی پارتی و یەکەتی لە بەرامبەردا کەمبوونەوەی کورسەکانی حیزب ئۆپۆزیسیۆنەکان بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە بەڵام سەرەکی تریان بەهۆی تەزویر و ساختەکاریەکانی جوت حیزبی دەسەڵات و ڕێژەیەکی کەم بەشداریکردنی هاوڵاتیان بوو لە پرۆسی هەڵبژاردن هۆکار زۆرە هۆکاری قەیران دروستکردنی دەسەڵات هۆکاری ناومێدکردنی خەڵک هۆکاری هەڵەی ئۆپۆزیسیۆن لە کارکردن هۆکارێکی تری وشیاری خەڵک بۆ ئەوەی کە بەشداری بکە دەتوانێت ڕێگری بکە لە تەزویر بە بەشداریکردنی ڕێگری بکە لە تەزویر و هیچ نەبێ ئەوانەی لەو دەسەڵاتە سەرچاوی کێشەکانن ماهیەتی حەقیقیان دەرکەوی کەوان ئەو سەنگیان نییە ئێستا ئەوان وا ئیدعا دەکەن کە جارێککە متمانەیەوە گرتێتەوە لە ڕاستیدا ئەوە سەنجی حەقیقی نوێنەرایەتی ئەوان نییە ئەوان ئەو هۆکارانی کە باسمان کرد ئەوانن کە دەبتەمای ئەوان بتوان پارێزگاری لەو دەسەڵاتە پارتی و یەکێتی بەردەوام کار لەسەر بێئومێدکردنی هاوڵاتیان دەکەن لەسەر پرۆسی هەڵبژاردن و گۆڕانکاریکردن لە سیستەمی حکومڕانی هەڵبژاردن دوای هەڵبژاردنیش پیلانەکەیان زیاتر سەردەگرێت ڕێژەی کەمترین هاوڵاتیان بەشداری لە هەڵبژاردن دەکەن ئەمە ژوای کردووە کە بەردەوام ئەو دوو هێزە لەسەر کورسی دەسەڵات بمێننەوە بەڵام ئەگەر بێت و هاوڵاتیان هۆشیاریان زیاتر بێت سزای گەندەڵکاران بدەن پارتی و یەکێتی سەنگ و قورساییان لە حکوومەت و پەرلەمان کەم دەبێتەوە و دەسەڵاتی ڕەهایان نامێنێت وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر